باس لە تەندروستی چاو دەکەین لە کەسانی بە ساڵاچوودا، باس لە چارەسەرەکان دەکەین، باس لەوە دەکەین کە هەرچەندە هەڵکشانی تەمەن لاوانەیە هەندێک گرفت لە چاوەکانماندا دروستکە، بەڵام چۆن بتوانین پێشوەختە خۆپارێزی بکەین. چەندین بابەتی دیکە لەگەڵ دکتۆر حەسەن خۆشناو پسپۆڕی نەشتەرگەری چاو و تۆڕی چاو دەکەم کە ڕاستەوخۆ لە سەدیۆ میوانی ئەمێ. دکتۆر بەخێر بێی. سپاس بۆی لەگەڵ ئێمەی. دکتۆر، هەڵکشانی تەمەن چۆن کاریگەری لەسەر چاو دروست دەکات؟ بەڵێ ئێمە وەکو ئەزانین زیادبوونی تەمەن و هەڵکشانی تەمەن چۆن کاریگەری هەیە لەسەر هەموو ئەندامانی جەستەی مرۆڤ. بە زیادبوونی تەمەن زۆربەی ئەندامەکانی جەستەی لەشمان بەرەو لاوازی و بەرەو بێتاقەتیە ڕوا. چاویش یەکێکە لە ئەندامەکانی جەستەی مرۆڤ و ئەندامێکی هەستیار، ئەندامێک کە زۆر گرینگە لە جەستەی مرۆڤە. لەگەڵ هەڵکشانی تەمەن و زیادبوونی تەمەنە کۆمەڵی گۆڕانکاری، کۆمەڵی گرفت دروستە بێتیایە کە ئەمانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆ پەیوەندی بە تەمەنەوە ئەبێ و کۆمەڵی گریفتمان بۆ دروستەکە کە ئەتوانین ڕێگیریان لێ بکەین، ئەتوانین لایەنی کەم وا بکەین کە ئەم گرفتانی کە بۆمان دروستە بێ نەبێتە هۆی دروستبوونی کێشە لە چاوەکانمانە. ئێمە گەر باسی گرفتەکان بکەین بە شێوەیەکی بەربڵاو، کۆمەڵی گرفت هەیە کە لە زیادبوونی تەمەنە بە تایبەتی لە سەر و 40 ساڵی بۆ سەرەوە کە تووشی ئێمە ئەبێ بەربڵاوترینیان بریتیە لە دروستبوونی کێشە لە کاتی خوێندنەوەیە، هەتا لە کاتی نووسین و خوێندنەوە و بەکارهێنانی مۆبایل و ئامێرە زیرەکەکانە کە ئەبینین هەست ئەەکەیت لە سەر و 40 ساڵیەوە ئەم کەسە ناتوانێت لە نزیکەوە باش بخوێنێتەوە، یا ناتوانێت باش بنووسێ، یا شتەکان ڕوون نین لە بەرچاویە، بۆیە کێشەی بۆ دروست ئەبێ. ئەمەش ئەکەوێتە بابی گیر و گرفتەکانی تەمەنەوە. ینی هەر کەسێک گەر هاتوو لە نزیکەوە دوای 40 ساڵی چاوی کەس بوو نەیتوانێت بخوێنێتەوە یا نەیتوانێت بنووسێ، ئەمە بریتی نییە لە نەخۆشی، ئەمە بریتیە لە یەکێک لە گۆڕانکاریەکانی تەمەن جەستەکە لەگەڵ تەمەنا ڕۆدا. چۆن ئێمە دوای 40 ساڵی پێستمان بەرەو سپی بوونە ڕوە، دوای 40 ساڵی پێستمان چرچە بێ ئەفوەن قژمان سپیە بێوردە بێتاقەتی و هیلاکی ڕۆمانتیەکە لە نزیکەوە ئەمەشمان بۆ دروست ئەبێ. بۆیە ئەمە ئەگەر هاتوو کەسێ دوای 40 ساڵی لە نزیکەوە بینینی باش نەبوو بۆ نزیک، ئەمە ناکەوێتە بابی ئەوەی کە ئەم کەسە چاوی نەخۆشە، نەخێر ئەمە ئەکەوێتە ئەمە بابی ئەوەی کە ئەم کەسە لە ڕووی تەمەنەوە بەرەو هەڵکشان ئاڕوە وردە لە نزیکەوە بینینی باشە بێ. بەڵام ئەگەر بێت و کەسێ لە سەری 40 ساڵیەوە بینینی خراپ بێت لە دوورەوە، ئەمەش دواتر کە باسیەکەین لەوانەیە هۆکارێک لە هۆکارەکان ئاوی سپی بێ کە ئەمەش پەیوەندی بە تەمەنەوە هەیە. بۆیە خۆشبەختانە تۆ ئەگەر هاتوو کەسێ لە سەری 40 ساڵەوە بینین لە نزیکەوە تێکچوو، ئەتوانێت چایلکە بەکاربێنێ، ئەتوانێت ئێستا کۆمەڵی عادەسە پەیدا بۆ کە پێوترێ عادەسەی زیرەک، ئەمە ئەتوانرێ بەکار بهێنرێ بۆ ئەوەی کێشەی نزیکبینی چارەسەر بکە. گرفتی دووەمیان کە زۆر باوە لە بەتەمەنەکانە بریتیە لە دروستبوونی پەڵە یاخود باڵی پەپولە و مێشولە. ئەم کەسە هەست ئەکا پەڵەی ڕەش یا باڵی پەپولە و مێشولە یا تاڵی مو یا دەزووی بچوو دەرەکەوێ، ئەمەش زیاتر لە ڕووناکیە یا کە سەیری ئاسمانەکە ئەم شتانە دەرەکەوێ. نەخێر ئەم پەڵانە پەیوەندیان نییە بە ئاستی بینینەوە، بەڵام کەسەکە ئیزعاجەوێ پێی کە ئەمانەش بەهۆی چیەوەیە، بەهۆی شلەیەکەوە هەیە کە پێوترێ شلەی شوشەیی. ئەگەر بێت و ئێمە لەسەر ئەم چاوە دەستکردەیە ڕوونی بکەینەوە، ئێمە چیمان هەیە؟ عەدەسەی چاومان هەیە، ئەمە شلەی شوشەی پێوترێ. شلەی شوشەیی ئەکەوێتە نێوان عەدەسەی چاو لەگەڵ تۆڕی چاوە، هاوێنەی چاو تۆڕی چاو. ئەم شلە شوشەیە کە تۆ گەنجیت، ئەم شلە شوشەیە لینجە، واتاوەکو جەڵی وایە. هەر کاتێک کە تەمەنمان هەڵەکشێت لە بەسەڵاتچوانە، ئەم شلەیە لینجیەکە و جێڵیەکەی لە دەست ئەدا و ئەبێتەوە بە ئاو. بۆی ئەم باڵی پەپولە مێشولە تاڵی مو نوکتەی ڕەش دروست ئەبێ. بەڵام ئەمە شتێکی تەبیعیە و هیچ کاریگەریەکی نییە لەسەر بینین. بەڵام ئەگەر هاتوو ئەم کەسە فلاشی لایەتی هەبێەوە تا ڕووناکی هەبێ لە چاویە، یاخود کاریگەری هەبێ لەسەر بینینە، یاخود بەشێ لە بەشەکانی پانتایی بینینی لە دەسا بێ، پەڵێ ڕەشات بێ پانتایی بینین لە دەسا بێ، ئەمە ئەبێ بە زووترین کات سەردانی پزیشکی چاو بکە بۆ ئەوەی فەحسی تۆڕی چاوی بۆ بکرێ. ئابزانین
کێشە لە تۆڕی چاویە هەیەت یان نا چونکە بوونی لاید فلاش ڕووناکی لە چاوی کەسەکەیە زۆر جارمانە ئەوە ئەگەێنێ ئەم کەسە شەبەکەی چاوی زەعیفە مانای ئەوە ئەگەێنێ کە شەبەکەی چای کونی تایەیان دڕان و ئینفسال شەبەکی هەیە بۆیە ئێمە ناکرێت هەر کەسێ دوای 40 ساڵی وتی باڵی پەپولە و مێشولە یا پەڵێ ڕەش یا تاڵی و ئەبینم ئیهمالی بکات بڵێ ئەمە پەیوەندی بە تەمەنەوە هەیە نەخێ و لە هەمان کاتە ئەم گرفتە لەوانەیە لە گەنجی شاڕووبا بەڵام لە گەنجە ئەبێ وەکو نەخۆشی دەست نیشان بکرێ ئەبێ هۆکاری هەبێ چونکە هەر کەسێ لە خوار تەمەنی 40 ساڵی و ئەم باڵی پەپولە مێشولە یا تاڵی مویان و نوکتێ ڕەشی بینی ئەبێ ڕاستەخۆ سەردانی پزیشکی پسپۆری چاو بکە بۆ پشکنینی تۆڕی چاوی بۆ چونکە ئەمانە لە تەمەنی پێش 40 ساڵیە ئەم گۆڕانکاریە ڕوونایە یا بەهۆی بەرکەوتنی زەبرێکی دەرەکی یا بەهۆی دڕان یا کونبوونی تۆڕی چاوەوە یا بەهۆی زەعیفبوونی تۆڕی چاوە ئەمە دروستە بێ ئەم گرفتەش گرفتێکە کە ئێمە ناتوانین بڵێین چارەسەری نیهایی هەیە هەر کەسێک کە هات تەمەنی 50 ساڵە یا 6 ساڵە یا 70 ساڵە باڵی پەپولە مێشولە تاڵی و نوکتەی ڕەش ئەبینێ ئەمە گرفتێکی ئەوتۆ دروست ناکە ئەگەر بێت و تەسیری لەسەر بینینی نەبێ ئەمە شتێ نییە بڵێ وەڵا ئەمە عیلاج بەکارهێنم یا لەیزەرەکەم یا دەرزیەکەم یا نەشتەرگەریەکەم کاریگەری لەسەر بینینی ئەگەر کاریگەری لەسەر بینینی هەبوو بە تاکید ئەبێ بە زووترین کاسەدانی پزیشکی پسپۆر بکە بۆ پشکنینی تۆڕی چاوی چونکە گەر هات و کاریگەری هەبوو بێ لەسەر بینینی ئەمە ئەکید کێشە لە تۆڕی چاوی کەسەکەیە بۆیە ئەمانە زیاتر پەیوەندیان بە تەمەنەوە هەیە ئەتوانن وەکو خۆڕاهاتنێ ڕابێ لەگەڵ وەزاکەیە ئەم باڵە پەپولە و مێشولەکە هەیە ئیهمالی کات گۆڕانکاریەکی تر کە لە تەمەنا زۆر باوە و لە هەموو لە سەدا نۆتی تاکەکان تووشی ئەم گۆڕانکاریە ئەبن تەڵخبوونی ئاستی بینینە وە کەمبوونەوەی ئاستی بینینە ئەمەش بەهۆی چیەوەیە بەهۆی توشبوون بە ئاوی سپیەوەیە واتە ئێمە ئەتوانین بڵێین ئاوی سپی یەکێکە لە گۆڕانکاریەکان کە بەهۆی تەمەنەوە دروستە بێ یعنی نەخۆشی نییە تۆگەر هاتوو کەسێ ئاوی سپی بۆ دروست بوو لە تەمەنی 40 ساڵی بۆ سەرەوە ئەمە یەکێکە لە گۆڕانکاریەکان بەهۆی تەمەنەوە دروستە بێ ناتوانین ئێمە بڵێن ئەم ئاوسپیە بەهۆی نەخۆشیەوەیە ئاوی سپی چییە بریتیە لە تەڵخبوونی حەدەسە هاوێنەی چاو ئێمە هەموو تاکێک حەدەسەیە هەیە لە پشت بیلبیلەی چاوەوە ئەگەست دووبارە سەیری ئەم ڕسمە بکەینەوە ئەمە هاوێنەی چاوە ئەم هاوێنەیە شەفاف و ڕوونە لە گەنجە بەڵام لە هەڵکشانی تەمەنا وردە وردە ئەم هاوێنەیە چییە بێت تەڵخە بێ کە تەڵخ بوو پێوترێ ئاوی سپی ئێمە چیەکەین ئەم هاوێنەیە کە تەڵخ بووە بە ئاوی سپی دەریەهێنین هاوێنەیەک عەدەسەیەکی دەستکردی هەمیشەی دەئانێین کە ئەم عەدەسەیە خراپبوونی هەیە نەئکسپایر بوونی هەیە تەنیا هەنێ جار پیسە بێ ئەمەش دەتوانرێ پاک بکرێتەوە بۆیە بوونی ئاوی سپی لە بەسەڵات چوانە بریتی نییە لە نەخۆشی بەڵکو بریتیە لە یەکێک لە گۆڕانکاریەکان کە بەهۆی تەمەنەوە دروستە بێ خۆشبەختانە ئەمە چارەسەری هەیە ئەمە گۆڕانکاریەکە کە ئەتوانێت 100% چارەسەر بکرێ بە خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک عەدەسە بەکارهێنرێ کە ئەم عەدەسانە هەم بۆ نزیک نەخۆشەکە ئیستیفادەی لێکە هەم بۆ دوور خۆی زیاتر لە ئاوی سپیان نەخۆشەکە گیر و گرفتی دووری بۆ دروستە بێ واتە نزیک بینە ئاوی سپیە پشتگوێ بخرێ دکتۆر یانێک ئەو کەسی کە تووشی ئەم گرفتە بۆ بەلایەن نەچێت چارەسەری نەکات داهاتووە چاوی چی لێ بەڵێ ئێمە لە داهاتووە باسی چارەسەرەکان و خۆپارێزەکانەکەین ئەگەر هاتوو ئاوی سپی قەپات بوواتە ئەم کەسە هیچ تەنیا هەستی کرد بە ڕووناکی و بینایی لە دەستدا ئەمە بێ بە زووترین کە سەردانی پزیشکی پسپۆری چاو بکە چونکە هەنێ جۆری ئاوی سپیمان هەیە سەرە کێشێ بۆ ئاوی ڕەش بەڵام هەموو جۆرێکی ئاوی سپینە بۆی ئەگەر هات و ئاستی بینین بەهۆی ئاوی سپیەوە زۆر کەم بێتەوە ئەبێ ئەم کەسە سەردانی پزیشکی پسپۆری چاو بکە وە زوو چاودێری ئاستی بینینی بکە زوو فاسی چاوەکانی بکە ئایا بزانێ ئەم ئاوە سپیە کاتی ئەوە هاتووە لای ببات یاخودنە یەکێکی تر لە گرفتەکانی تر بریتیە لە وشکبوونەوەی چاوەکانمان ئێمە لەگەڵ هەڵکشانی تەمەناوەکو وتمان چۆن ئەندامەکانی جەستە بێتاقەتە بن وردە وردە بەرەو زەعیفیە ڕۆن ئێمە کۆمەڵێک ڕژێنمان هەیە کە بەرپرسن لە دەردانی فرمێسک کۆمەڵی خانەی تایبەتمان هەیە کە بەرپرسن لە دروستکردنی فرمێسک ئەم خانانەش
وردە وردە بەرەو پوکانەوە بەرەو لاوازبوون ئەڕۆن بۆیە فرمێسکێکی ئەو تۆ دەرنادەن بۆ شێداربوونەوەی چاوەکانمان و ڕژێنی فرمێسکمان هەیە وردە وردە لەگەڵ زیادبوونی تەمەنە بەرەو پوکانەوە و لاوازبوونەچێ بۆیە لە بەتەمەنەکانە هەستەکەی وردە وردە چاویان وشکە بێتەوە بۆیە ئەبێ ئەم کەسانە بەردەوام فرمێسکی سنایی بەکاربێنن بەردەوام ئەبێ چاوی بە ئاوی سار بشوە بەردەوام ئەبێ بۆ دەرەوە چاویلکەی دژە خۆر شەمسی لە چاوا بێ بۆ ئەوەی دوور بێ لە وشکبوونەوەی چاو لە هەمان کاتا گرفتێکی تریشمان هەیە کە ئەبێتە هۆی زۆر ئاوکردن کەسێکە بینی تەمەنی 70 ساڵ یا 80 ساڵە یەت بۆ لا دەڵێ دکتۆر من بەردەوام چاوم ئاوەکە بۆ ئەمە بەهۆی چیەوەی بەهۆی ئەم پێڵووی چاوانەوەیە کە ئەم پێڵووی چاوە بەهۆی تەمەنەوە چلۆچیەک دروستە بێ و لە هەمان کاتە لەوانەیە پێڵوەکە شێوەی توێکاری و ئەندازەی خۆی لە دەست با لەوانەیە شۆڕ بێتەوە بۆ خوارەوە بەهۆی چرجبوون و لە دەستدانی شێوەی توێکاری خۆی یا بچێتە ناوە بۆیە ئەم فرمێسکەی کە ئێمە خی گەورە دروستی کردووە و کە چاوەکانمان شێدارەکاتەوە ئەم فرمێسکە بە شێوەیەکی ڕێک و پێک وەکو جاران ناچێتە کونی بۆڕی فرمێسکەوە بۆیە ئەم فرمێسکە لێرەوە لە لاکانەوە یەتە خوارەوە بۆیە ئەم کەسە تووشی فرمێسکێکی بەردەوامە بێ تووشی ئیزعاجبوونێکە بێ بەهۆی ئەم فرمێسکەوە ئەمەژ یەکێکی تر لەم گرفتانەی کە لە بە ساڵات چوانە دروستە بێ گرفتێکی تر ئەوەیە کە تووشی کێشەی تۆڕی چاوە بن ئەوانەی کە بە ساڵات چوون بەردەوام لە سنتەری بینینیانە تۆڕی چاویان لاوازە بێ تۆڕی چاویان تەنکە بێتەوە کە ئەمەش گرفتێکی زۆر باوە بە تایبەتی لەو کەسانێک کە سەوزەومیۆ کەمە خۆن ئاو زۆر کەمە خۆنەوە یاخودەوانەی کە جگەرە کێش و لە بەرتەپ و تۆز و هاو دوو کەڵن ئەمانەش زیاتر لە بە ساڵات چوانە تووشی چیە بن تووشی ئەو گۆڕانکاریانی کەش و هەوا شێوازی ژیانی کەسەکەش بەگشتی جیاوازی لەم کێشانەدا دروستەکە بۆ منە هەندێک کەسێ هەر لە تەمەنێکی گەنجیەوە تەبعات ئیشەکەی واخوازێ کە بۆ نمونە لە بەر تیشکی خۆردا کار دەکا لە دەرەوە لە نێو تەپ و تۆزا کار دەکا من ئاسایی لە پێش ئەو هەموو ئینارەیە کارەکەم ئەمانە هەمووی کاریگەری دروستەکەی تۆ بەرکەوتنی چاوەکانمان بە تیشک بە تەپ و تۆز بە ڕووناکی بە دووکاڵ بە تیشکی خۆر ئەمانە هەمویان کاریگەری ئەبێ لەسەر دروستبوونی ئاوی سپی لەسەر دروستبوونی و شکبوونەوەی چاوەکانمان لەسەر دروستبوونی کێشە لە تۆڕی چاومانە تۆ ئەمانەت هەبێ ئەم هۆکارانە لە هەمان کاتە تەمەنی شوردە و دەکەزیە ئەکا بە تاکید ئەمانە هۆکارن بۆچی بۆ لاوازبوونی چاوەکانمان بۆ دروستبوون و خێراتربوونی ئەم گرفتانەی کە باسمان کرد لەگەڵ هەڵکشانی تەمەنە تۆ ئەم گرفتانت هەیە تەمەن ئەم گرفتانت هەیە و ئەم هۆکارانە بوونی هەیە و لە هەمان کاتە تەمەنیش زیاد بێ بۆیە زووتر حەز بەبوونی ئەم گرفتانە ئەەکەی بۆیە ئەگەر خۆپارێزی بکەیت دوورکەیتەوە لەم شتانە و لەگەڵ هەڵکشانی تەمەنە ساڵانە بەلایانی کەم جارێ پشکنینی چاو بکەیت ئەمە ئەم گرفتانە ئێمە ناڵێن دروست نابێ بەڵێ دروست ئەبێ بەڵام تۆ کەمیەکەیتەوە دووەم هێواشەکەیتەوە ینی دروستبوونی گرفتەکان بە ڕێژەیەکی ئەو تۆ کەمترە بێتەوە دووەم هێواشترە بێتەوە بیرمان نەچێنە قاڵبی خۆپارێزێکی بەڵێ ئێمە بیرمان نەچێ هەنێک گرفتی تریشمان هەیە کە لە بە ساڵات چوانە تێبینیەکەین بەرزبوونەوەی پەستانی ناوچاو وە زەعیفبوونی دەماری بینینە کە ئەمەش گرفتێکی ترە لە بەتەمەنەکانە زۆر تێبینیەکرێ بە تایبەتی ئەم نەخۆشانەی کە بەرزە پەستانی خوێنیان هەیە بەرزە پەستانی لەشیان هەیە و ئەوانەی کە شەکرەیان هەیە تاوەکو تەمەنیان زیاترە بێ ماوەی شەکرەکە زیاترە بێ ئەمە ژوە ئەکا کاریگەریەکانی شەکرەکە زیاتر دەرەکەوێ یا بەرزە پەستانی خوێنی هەیە تاوەکو ئەچێتە تەمەنەوە وردە وردە ئەم کەسە بێتاقەتی زیاتر ڕووی تێەکە وە کۆنتترۆلکردنی بەرزە پەستانەکەی کەمتر بۆی کۆنتترۆلەکرێت چونکە لەوانەیە لە توانایە نەبێ لەوانەیە لەگەڵ عیلاج و لەگەڵ شێوازی ژیانیە زیاتر مانوو بێ ئەم کەسە بۆیە ئەبینی زیاتر ئەمانەی کە زەختی چاویان هەیە وردە وردە دەمارەکەیان بەرەو زەعیفیە ڕوە ئەمەش بۆیەوە ئەکە کە ئەم کەسەی کە بە تەمەنە و زەختی چاوی هەیە دەمارەکەی زیاتر زەعیفتر بێ لەو کەسێک کە گەنجە و زەختی چاوی هەیە بۆیە ئەمانە کۆمەڵی گیر و گرفتن کە زۆر ڕۆژانە ئەیبینی لە بەتەمەنەکانە کە ڕوو لە گەنج ئەکات بەڵام کەمتر وایە زیاتر لە بەتەمەنەکانە ڕوەدا کە کۆمەڵێ گرفتی باون
باشە دکتۆر با بزانین بەگشتی خۆپارێزیەکان چین تۆ باسی لە پشکنین و هەندێک بابەتی دیکە کرد بەڵام تۆ باسی کۆمەڵێ گرفتی زۆری شت کرد بەگشتی چارەسەرێک یاخود خۆپارێزیەکی پێشوەختە هەیە بۆ ئەوەی لەگەڵ هەڵکشانی تەمەندا ئەگەری توش بوون بەم حاڵەتانەکەم بەڵێ ئێمە هەر کەسێک کە تەمەنی ئەچێتە 40 ساڵەوە یا زیاتر ئەبێ بەلایەنی کەم ساڵانە جارێک یا 6 مانگ جارێک پشکنینی چاو بکە بۆچی ئێمە وەکو وتمان یەکەمین گرفت کە لە تەمەنی لەگەڵ هەڵکشانی تەمەنا ڕوەدا دووربینیەوە تا کێشەمان بۆ نزیک بۆ دروستە بێ بۆیە هەر لە 40 ساڵی بۆ سەرەوە ئەبێ بەلایەنی کەم ساڵانە یا 6 مانگ جارێک پشکنینی چاو بکرێ بۆ ئەوەی ئەگەر گرفتێکمان هەبێ زوو دەست نیشان بکرێ و زوو چارەسەر بکرێ و لە هەمان کاتە لە کاتی بوونی گرفتەکەیە ئەبێ زوو ئەگەر هاتو گرفتەکە بوونی هەبوو ئەبێ زوو متابعی پزیشکی پسپۆری چاو بکرێ ئەگەر چارەسەری پێویست بوو ئەبێ چارەسەرەکە وەربگیرێت ئەمە گرنگترین شتە لە بە ساڵات جوانە خاڵی دوم ئەوەیە کە چاویلگەی شەمسی بەکار بهێندرێ بۆ دەرەوە چونکە ئەمە پارێزێ لە تەپ و تۆز لە تیشکی خۆر لە تیشکە زیان بەخشەکان لە هەوای گەرم لەوەشک بوونەوەی چاوەکانمان کە ئەمە خاڵێکی گرنگە بەداخەوە ئێمە کە ئەیبینین یعنی بۆ تەعیبە ئەگەر بێت و کەسێک چاویلکەی شەمسی بەکاربێنێ بەنەوعی سەیری ئەم کەساکەن بەداخەوە کە ئەمە هەموو کەسێ پێویستە بۆ دەرەوە چاویلکەی لە چاوا بێت و ئەگەر بێت و لە ماڵەکەی خۆتە ئەگەر پەنجەرە نەبێ لە ژوورەکەتە ئەبینی ناو ژوورەکەت هەمووی ئەبێ بە تەپ و تۆز ئێمەش وەکو چاویلکە وەکو ئەو وایە تۆ ئەگەر چاویلکە لە چاوا بێت لەم تەپ و تۆز و هەوا بە تایبەتی لە مۆرزەیە کە هەوایەکی گێرمی وشکی تەپ و تۆزاوی هەیە بۆیە بەکارهێنانی چاویلکە دژەخۆر ینی زەروریەکی پێویستە ئەبێ لە چاو بکرێ و بەکارهێنانی ئاوی سارد بەردەوام ئێمە بتوانین چاوەکانمان بشۆین بە ئاوی سارد ئەم ئاوە ساردە وەکو شێدارکردنەوە وەکو وایە کە تۆ چاوەکانمان شێدارەکاتەوە و بەکارهێنانی فرمێسکی دەستکرد کە ئەمە لەلایەن پزیشکی مەرجە کەسێک چاوی تووشی وشک بوونەوە ببێتەوە فرمێسکە دەستکردە بەکاربێنێت یا کەسانی ئاسایی شتوانن لە هەموو کەسێک دەتوانێت فرمێسکی دەستکرد بەکاربێنێت چونکە ئەم فرمێسکی دەستکردە مادەی زیانبەخشی تیانە کە دروست کراوە وەکو فرمێسکێک گویا فرمێسکی تەبیعی نییە بەڵام فرمێسکێکە ینی شبە فرمێسکی تەبیعی وایە ئەمە چاوەکانمان شێدارەکاتەوە لە تەنی بێگانە و تەپ و تۆز پاکیەکاتەوە بۆیە هەموو کەسێک کە تەمەنی ئەگاتە 40 ساڵ بۆ سەرەوە ئەگەر هەستی کرد بە ناڕەحەتیەک بە سووربوونەوەیەک بە خوددانێک بە شتێک ئەم فرمێسکە بەکاربێنێ هیچ زەرێکی نییە بەڵکو چاوەکانمان شێدارەکاتەوە ئەمان پارێزێ لە ئەساسیە وشک بوونەوە و کۆمەڵێ کێشەی تر کە پەیوەندی بە چاوە هەیە و زۆر خواردنەوەی ئاو لە بەتەمەنەکانە کە ئەمان پارێزێ لە گیر و گرفتی تۆڕی چاو ئەمان پارێزێ لە دواکەوتنی توش بوون بەم گیر و گرفتانەی کە لە بەتەمەنەکانە ڕووەدا بە خواردنی سەوزە و میوە کە پێویستیەکی زەرورە بۆ بەتەمەنەکان چونکە ئێمە وەکو هەمومان ئەزانین تۆڕی چاو وەکو هەموو ئەندامەکانی تری چاو و هەموو ئەندامەکانی تری جەستە خوێنبەر و خوێنهێنەر و ملولەی خوێنی تایە ئەمانش پێویستیان بە ئۆکسجین و کۆمەڵی خۆراکی سوودبەخش و ڤایتامین و مادەی ترە کە ئەمانە ئەبێ زەرورە ئەم کەسە بیخوات بۆیە لە ئەگەری کەم خواردنی سەوزە و میوە لە ئەگەری کەم خواردنەوەی ئاو ئەمانە زوو ئەم کەسانە یعنی معڕەزن بۆ ئەوەی کە زوو تووشی کێشە و لاواز بوون و وشک بوونەوەی سنتەری بینین بن لە تۆڕی چاوە کە ئەمە لە بەتەمەنەکانە ڕووەدا بۆی ئەمانە کۆمەڵی خۆپارێزین تۆ ئاسانە ئەتوانین بیکەین بە خۆشمان بپارێزین لە هەمان کاتا و بۆی تووشی ئەم گیر و گرفتانە نەبین بەتەکیید لەکانی گەرما بەرەو سەرەوە چون و لەگەڵەوەشدا پێشبینیەکران لە ڕۆژانی داهاتوودا دیسان نەوشەپۆلی خۆڵبارین بێتەوە کەسانی بەتەمەن چۆن پارێزگاری لە چاویان بکەن بەتابەتی و کەسانی کە بەرکەوتنیان لەگەڵ کەشوهەوای دەرەوەدا بەتەکیید لەگەڵ زیادبوونی پلەی گەرمایەوە بوونی خۆڵبارین و تەپ و تۆزە لە بەتەمەنەکانە زیاتر حەز بە وشک بوونەوە زیاتر حەز بە توش بوون بە حەساسیە و هەستیاری چاوە بن بۆی ئەگەر بتوانێت ئەم کەسانە نێنە دەرەوە لە ماڵەوە باشترێکە و ئەگەر هاتنە دەرەوە چایلکەی شەمسی بەکاربێنن وە زوو چاویان بشۆن بە ئاوی ساددا یا سەهۆڵ بخەنە سەر چاوەکانیان وە خۆیان بپارێزن لە ئاوی گەرم لە مادەی کیمیاویەکان و نەهێڵن لە کاتی دەم چاو شۆردن و خۆشۆردن شامپۆ سابوون نەچێتە چاویانەوە
مانە کۆمەڵێ خۆپارێزی ئاسانە کە ئەتوانرێ جێبەجێ بکرێ بۆ ئەوەی تووشی ئەم گیر و گرفتانە نەبین بە تایبەتی لە کاتی خۆڵبارین و تەپ و تۆز و وەرزی گەرمایە. ئەو حاڵەتانی کە باسی کرد لەگەڵ هەڵکشانی تەمەنا لە چاوی کەسانی بە ساڵات چووە بە دەردەکەوێت لە چ کاتێکدا و چه حاڵەتێکیان پێویستی بە چارەسەری نەشتەرگەری هەیە و چ جۆرێکیان تەنها بە چارەسەری چۆنەڵی شێوازی ژیانی کەسەکە شێوازی مامەڵەکردنی کەسەکە و چی دانەیەکیان بە چارەسەری پزیشکی چارەسەر. بەڵێ ئێمە وەکوتمان پێشتریش دروستبوونی ئایسپی لە بەتەمەنەکانە کە زۆر باوە کە نزیکەی ئێمە توانین بڵێن 100 بۆ سەرەوە ئەمانەی کە بەتەمەنن تووشی ئایسپیە بن بۆ چونکە ئەمە گۆڕانکاریەکە لەگەڵ تەمەنا زیاد ئەبێ لەگەڵ تەمەنا دروست ئەبێ ئەمە زۆر لە زۆربەی کاتە ئەگەر بێت و ئەم کەسە بەهۆی ئایسپیەکەوە تووشی کەمبینین یا کەمبوونەوەی ئاستی بینین یا خود تەڵخ بوونی پانتایی بینین ببێ ئەم کەسە ئەبێ نەشتەرگەری بکات. جا نەشتەرگەریەکە زوو یا درەنگ ئەمە بە پێی بڕیاری پزیشکەکە ئەم پزیشکەی کە ئەچێ بۆ لای سەردانیەکە ئەم بڕیارەدا ئایا کەی پێویستی بە نەشتەرگەریە یاخودنا. ئەمە یەکێک لەم حاڵەتانەی ئایسپی کە هیچ باشبوونی نییە ئیلا نەشتەرگەری نەبێ ئەوە نییە تۆ بڵێ وەڵام من ئایسپیم هەیە بە قەترە باشە بم یا ئایسپیم هەیە و بە چاویلکە باشە بم نەخێر ئەمانە ڕای ئەگرێ ناڵێت زوو ئاوەسپیەکە زیاتر ببێ یعنی پرۆسسەکە دوا ئاخات ئەمە نییە بڵێ وڵا ئایسپی من بەم شتانە باشە بم نەخێر ئایسپی یەکێکە لەو کێشانەی کە پەیوەنی بە تەمەنەوە هەیە چارەسەرەکە ئیلا نەشتەرگەریە بەڵام کۆمەڵێک گرفتی ترمان هەیە وەکو باسمان کردوشکی چاو نزیک بینی دووربینی کە ئەم کەسە لە نزیکەوە کێشەی بۆ دروستە بێ و کێشەکانی تۆڕی چاو ئەمانە زیاتر ئەتوانێت بە خۆپارێزی و بە بەکارهێنانی قەترات و عیلاج کە باسمان کرد ئەمانە بەکاربێنێ ئەتوانێت چارەسەر وەرگێت و چارەسەر ببێت. باشە دکتۆر لە دوای ئەو چارەسەری بۆ منە ئاوی سپیکە تۆ باسەکە دوای ئەوە چی ڕەنماییەک بە نەخۆشەکە ئەدرێ بۆ ئەوەی دیسانەوە تووشی ئەم حاڵەتە نەبێتەوە چاوی تووشی ئەستیاری دیکە نەبێت لە ئەنجامی ئەوەی کە خۆی بەتەمەنات شۆ و دیسانە و نەشتەرگەریشی بۆ ئەنجام ئێمە ئەوە وتمان ئایسپی جارێک ئەنجام ئەدرێ لە تەمەنە ئەوە نیە ئایسپی تۆ کە ئایسپی دەرەهێنی ئەم عەدەسەیە کە تەڵخ بۆ سپی بووە بە ئایسپی دەریهێنی عەدەسەیەکی هەمیشەیی بۆدا ئەندرێت ئەم عەدەسەیە ئەوە نییە ئایسپی دروست نابێتەوە جارێکی تر بەڵام هەنێ جار لە دوای 2 ساڵ یا 3 ساڵ یا لەوانەیە لە کاتێکی کەمە دوای نەشتەرگەریەکەم عەدەسەیە پیس بێ بەهۆی ئیلتیهابات یا بەهۆی هەنێ کێشەی ترەوە کە لەوانەیە پەیوەنی بە چاوەکە خۆی هەبێت ئەم عەدەسەیە پیسە بێ پاکەکرێتەوە ئەمە جارێکە و لە تەمەنە ئەنجامەدرێت دووبارە بوونەوەی نییە بەڵام ئەگەر کەسەکە بێت و لە دوای ئەنجامدانی نەشتەرگەری ئاویسپی ئەم کەسە ڕێنمایەکانی پزیشک جێبەجێ بکات و لە هەمان کاتە قەترەکان و عیلاجەکان کە بۆی نووسراوە بۆ فترەیەکی دیاریکرا و بەڕێک و پێکی بەکاری بێنێت و دوای ئەوە دوورکەوێتەوە لە تەپ و تۆز و هەوای گەرم دوورکەوێتەوە لە تیشکی خۆر و بەکارهێنانی چاویلکەی دژە خۆر ئەمانە کۆمەڵی خۆپارێزین کە ئەوە ئەکە ئەم چاوە جارێکی تر تووشی کەمبینین و تووشی گیر و گرفتی بینین نەبێتەوە و ئەی پارێزێ لە توش بوون بە حساسێ و شک بوونەوە و بەردەوام ئەگەر کێشەیەکی هەبوو سەردانی پزیشکەکەی خۆی بکاتەوە بۆی بزانێ ئەم کێشەیە بەهۆی چیەوەیە بۆیە گرنگترین خاڵەوەیە کە تۆ لە کاتی بوونی هەر کێشەیەکە ڕایش بە پزیشکەکە بکرێ لە بەتەمەنەکانە چونکە لەوانەیە ئەم کەسە کە تەمەنی هەڵکشاوە و چۆتە تەمەنەوە ئەم گیر و گرفتەوانەیە هەر پەیوەندی نەبێ بە ئایسپیەوە هەر پەیوەندی نەبێ بە تۆڕی چاوەلەوانەیە کۆمەڵێ کێشەی تر هەیە کە لە چاوە هەیە بۆیە لە هەمان کاتە بۆی هەستی پێ بکرێ و زوو چارەسەر بکرێ ینی خاڵێکی گرنگەوەیە کە تۆ متابعی چاوەکەت بکەیت. زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆر حەسەن خۆشناو پسپۆری نەشتەرگەری چاوتۆڕی چاو سپاس بۆی لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆم دەرفەت. خۆشەویستان یەکەم تۆری باین باش کوردستان پێشکەشکرا پاش کەمێکی دیکە دووەم تۆری باین باش کوردستانیشتان پێشکەش دەکەم.